شارەوانی سلێمانی ئەم ئاگاداریەی بە دیوارەکانی مەیدانی ئەژەڵانی سلێمانیدا هەڵواسیوە و داوا لە خاوەنخانەکان و ئاژەڵ فرۆشەکان دەکات مەیدانەکە چۆڵ بکەن. کاسبکارانی ئەم شوێنە دەڵێن ئامادەنین بەبێ قەرەبوو مەیدانەکە چۆڵ بکەن و بدرێت بە کۆمپانیایەک بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون. ئەو خانە خەڵک لەوێ مەڕووماڵاتی هەیە ئێستا تۆ بە حەوڕۆژ خەڵک شۆشی ئەو تەسم ناوم بە حەوڕۆژ بەچی بۆ چۆن مەساقە بێت بیبم بۆ کوێ خۆ مەخزنەی کەم نییە من کابرای تاجرەی گەورە لەم مەخزنە نابۆ ئەو مەخزنە کابرا فەقیرێکە چوار تەنشتی هەیە تەنێکی یا بە 25,000 خێر بەخوا بە قەرزیش شەبات تەبلیغ کراوین لەم حەوڕۆژا بیڕوخێن ئەتێمە گوێی تایە و گەرمی تایە و هەموو شتێکانی تایە دوکانەکانمان بەخوا هەرەوەشکە بم لاعتن بەخوا نەمەعاش نائیت ئەمجا خوا ئاگای لێ دوو تێبرام شەید بووە لە منتیقەی سەنگاوە ئەی ئەوانەوە پیان لێ مەکردن. پێشتر و تا ساڵی 2000 مەیدانی ئاژەڵانی سلێمانی لە شوێنێکی نزیک گەراجی شارە زوور بووە دواتر گواستراوەتەوە بۆ ئێرە و بێ بەرامبەر زەویەکانیان پێدراوە بەڵام ئێستا داوایان لێکراوە شوێنەکە چۆڵ بکەن و بچن بۆ مەیدانی نوێی ئاژەڵان لە نزیک گوندی یەکماڵە و هەر خاوەن خانێکیش پێویستە 10 ملیۆن دینار بدات. وڵای بە حسابی ئەم حکوومەتە کۆتایی هاتووە بەس بە حسابی ئێمە هێشتاکە سەرەتایە ئەبێ ئەگەرم حکوومەتە ئەوێ بیڕخێنێ باجارە بێ بیڕخێنێ بەسەرمانە ئەگەر ئەوێ بە زۆرداری بێ ئێمە ساڵی 2000 وەرمانگرتووە 2000 لە کاتێکا کە شەڕی ناوخۆ تازە کۆتاییات و هەموو شتێک یعنی ئەم حکوومەتە زۆر لاواز بوو یعنی ئێستا دنیا پێشکەوتووە ئەم حکوومەتە زۆر پێشکەوتووە بە حساب ساڵی 2024 ئایا ئێستا کێنە بەم شێوازە بەم غەدرە زۆرە ئێمە لێرە دوکانمان هەیە من خۆم شخصیان 5 دوکانم ئەگە بیفرۆشم ئێستا پارە بکات بیفرۆشم ئەو بیاڵێ بیفرۆشم 40 دەفتەرەکە بەلایەنێکە بە 40-50 دەفتەرەکە ئەوڵێ ئەیڕوخێنم ئەم 4-5 دوکانە ئەگەری خۆ نەبێ ئەیڕوخێنم سوێتی زیادە ڕۆی ئەڵێ زیادە ڕەوی لە کاتێکە حاکم قار خۆی سەرۆکی شارەوانی بۆ ئەو دوو پیاوە شاید بۆ خۆی هادووەتە ئێرە یاوێتی پێمان لەمە غەدر باشترە ئەمە غەدر نییە ئەم خەڵکە بە حەلاش و بەلاش دەرەکات و لێرە عەرزەکە لە تۆ بە بەلاش سەنێت و لۆستەر و 100 مەتر 200 مەتر تیاتێ بە 10 ملیۆن ئێمە غەدر نیە لە میلەتەیەکە 5,000 خەڵکی تیان لەمەیانەیە ئاکری بەجارێ هەمی بەدەست پەتاڵ دەرچێ پێیام بۆ بەدەداچوونی زیاتر پەیوەندی کرد بە شارەوانی سلێمانیەوە بەڵام ئامادە نەبوون ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدەن کاسبکارانی مەیدانەکەش دەڵێن بەبێ قەرەبوو شوێنەکەمان چۆڵ ناکەین. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.